لەگەڵەوەی ئەنجومەنی وەزیرانی عێراق بڕیاری داوە کە مانگانە 680 میلیارد دینار بۆ موچەی موچەخۆرانی هەرێمی کوردستان بنێرێت بۆ کورتێنانی کە هەیەی پڕی بکاتەوە. لەگەڵەوە حکوومەتی هەرێمی کوردستان و وەزارەتی دارایی هەرێمی کوردستانیش گفتوگویان کردووە لەگەڵ وەزارەتی دارایی عێراق و ئەمانە بۆ ئەوەی کە مانگانە ئەم بڕەپارەیە بنێرێت و ئەو کێشەیە نەمێنێت کە لە موچەی موچەخۆرانی هەرێمی کوردستانە هەیە. بشێکی گشتی باز لەواکەین کە ئایا گرفت هەیە لە ناردنی ئەو بڕەپارەی کە بڕیارە لەلایەن حکوومەتی عێراقەوە بنێرێت بۆ هەرێمی کوردستان، هەروەها باز لە چارەسەری گرفتە ئابوووریەکانی نێوان هەرێم و بەغداکەین. بەڵێ سۆما بڕیار بوو پێنجشەمەی ڕابردوو 680 میلیارد دینارەکە بگاتە هەرێم، بەڵام باوتەی لێپرسراوانی حکوومەتی عێراق و هەرێمیش بڕیارە لەم هەفتەیە پارەکە بدات. ناخۆشیەکانیش بەتایبەت گرفتە ئابوووریەکان لە نێوان بەغا هەولێر تا ئێستا بەردەوامی هەیە. بەڵێ گفتوگوی ئەم بابەتاکەین بە میوانداری زۆر بەڕێز محەممەد حسێن کە بەڕێزیان پسپۆڕی ئابوورین و ڕاستەخۆ لا سۆدەیبانی کورسادنیسەوە لەگەڵماندان. کاک محەممەد سڵاو لەبێت بانیت باش، زۆر بەخێربانی باش، سپاس بۆم دەرفەتە بەخێر بن. سپاس ئامادەبوونت. کاک محەممەد ئەگەر سەرەتا هەر لە بابەتی موچەکەوە دەست پێ بکەین و خەواڵێکی خۆش یاخۆ ناخۆش ئەگە بیت بە موچەخۆرانی هەرێمی کوردستان ببزانین چارەنووسی زانیاری بەڵێ 680 میلیارەکە چۆنە لەلایەن حکوومەتی عێراقەوە نێرێ بۆ هەرێمی کوردستان یان چی بەسەریت؟ باشە با بە هەواڵە خۆشەکە دەست پێ بکەین. ئەکید ئەم 680 میلیارەکە وەکو خۆتان وتان یەت ئەمڕۆ بەیانیە، بەڵام ئەکید لەم مانگە لە مانگی یەکە لەگەڵەوەی کە موچە دابەشکردن لە بەغدا و شارەکانی باشوور و ناوەڕاستی عێراق دەست پێەکە ئەو بڕەپارەیەش یەت بۆ هەرێمی کوردستان. ئەمە 12.67 لە سەتی ئینفاقی فعلیە، با بڵێن ئەمە بەشە بودجەی هەرێمی کوردستانە بە پێی یاسای بودجەی 2023. ئەمە قەرز نییە کاک محەممەد؟ نە قەرز نییە، نە قەرزە نەمەکرەمەیە نە هیچ شتێک، ئەمە بەشە بودجەی خەڵکی کوردستانە. ئەمە 12.67 لە سەتی ئینفاقی فعلیە، بەڵام ئەمە بەلای زۆرۆ بەشی کۆی گشتی موچەی خەڵکی کوردستان ناکە. ئایا حکوومەتی هەرێم چۆن تەکمیلەیەکات و چۆن، چونکە هەموو مانگە حکوومەتی هەرێم سەروی 900 میلیارد دیناری پێویستە بۆی موچە دابەش بکات. ئەمە 680 میلیارە، تقریباً نزیکەی 300 میلیاری کەی پێویستە، بەڵام ئایا چۆن ئەتوانێت تەکمیلەکە و چۆن ئەتوانێت ئەو بڕەپارێکە لە داهاتە ناو خۆیەکان کۆ بکاتەوە بۆی موچەی پێبا، ئەویان هێشتا نازانم وردەکارێکە چۆنەوە و هێندەش من بزانم هێشتا کە حکوومەتی هەرێم خۆ پلانێکی وای نیشان نەداوە کە پێمان بڵێت چۆن ئەمەکە، بەڵام بەلای زۆرەوە خەڵکی کوردستان موچەیەک وەرەگرێت لە ئەم مانگیەکە. باشە کاک محەممەد بۆچی بە دیاریکراوی هەمیشە بەم شێوەیە دواکێت ئەو پارێکە لەلایەن بەغداوە ئەلێرێت بۆ هەرێمی کوردستانەوە، کە زانین کە حکوومەتی هەرێمی کوردستان باز لەوە کات کە وەزارەتی چاودێری عێراق و هەروەها حکوومەتی هەرێمی کوردستانی ژووربینی تاوایان کردووە لە داهات و خەرجی و هەروەها ئەو لیستی موچەی لیستی ناوانەش کە نێراوە، بەڵام هەمیشە باز لەوە کرێت کە ئەو هەرێمی کوردستان باز لەوە کات کە حکوومەتی عێراق بە شێوەیەکی گشتی بیانویان پێگرێت یاخو بەهانەی هەیە لە لیستەکانە و وەزارەتی دارایی هەرێمیش بەردەوام ئەڵێ ئەمە هەموو ئامار و داتاکانمان بە شێوەیەکی دروست نردووە بۆ بەغا. باش لە کاتی ڕێکوتنەکانیش بۆ بە دیاریکراوی لە کاتی خۆیان پارەکە نات هەمیشە ئاوا دواکەێت. خۆی پرسیارەکەی تۆ سێ چوار پرسیارە لە ناو یەک پرسیارە، جارێ سەرەتا با لەوە دەست پێ بکەین بۆچی بەشە بوجە و موچەی خەڵکی کوردستان بەردەوام دواکەوتووە لە 5 ساڵی ڕابردووە، هۆکاری جاجیا هەبووە. دوایین حاڵەتی دواکەوتنی موچەی خەڵکی کوردستان بە هۆکاری یاسای بودجەی 2023 و 24 و 25 بوو. ئەم یاسایی بودجەیە بە جۆرێکدا ڕێژراوە، ئەڵێ هەموو ئەو پارەی خەرجەکرێ بۆ هەرێمی کوردستان نابێت زیاتر بێ لە 12.67 بۆیتی ئینفاقی فعلی. ئەمە با بڵێن لیمیتێک سەقفێکی دیاری کردەوە بۆ پارەی ئەنێردرێ بۆ کوردستانی تر، با ئەگەر بەشی موچەش نەکا و با کەمتر بێلەوەی کوردستان پێویستێتی بە پێی یاساکە، ئەمە گرنگ نییە، گرنگ ئەوەی ئەو پارە یەت بۆ کوردستان نابێت 12.67 لە سەدی ئینفاقی فعلی بێ. ئەمە وای کرد بەشە بودجەی ئەوەی کە قراب بوو بێتە بەشە بودجە بۆ هەرێمی کوردستان لە ساڵی ڕابردووە زۆر کەم بێ، تەنانەت ئەو بوو بە قەرز و بە پینەوە پەڕۆژ هەرچیان کرد نیانتوانی وا بکەن حکوومەتی هەرێم هەموو مانگێک موچە دابەش بکە. ئەمە بۆ وایە ئەبێن پرسیارە لەو پەرلەمانتارانی عێراق بکرێ بە تایبەتی نوێنەرەکانی کورد لە پەرلەمانی عێراقا، بەڕاستی ئەوان ڕۆڵێکی گەوریان هەبوو لەوەی ئەو یاسا خراپە بۆ جۆرە دابڕێژرێت و بۆ جۆرە تێبپەڕێت، ئەوانە بێجاری ئەمە بنەوە. بەڵام ئەمە سەبەبەکە کێشەکە لێرە قانونی بوو. وەکی تر دوای ئەوە بۆچی ئەم کێشانە هەروە درێژەی کێشاوە لەم 6 ساڵی ڕابردووە،
خۆتەزانی کێشە و ناکۆکی بینی هەرێمی کوردستان و بەغدا بەشێکی زۆری کێشەی تاریخی و دوور و درێژە هەیە دەیان ساڵە بەردەوامە بە تەحدید لە دوای ساڵی 2005 ئەمانەوە کە حکوومەتتی هەرێم هەمیشە ئەو نەزایەتی یازاڵ بۆ ئەوی شتێک لەسەر بەخۆی دارایی و ئابووری هەبێ گرێبەستی کرد لەگەڵ کۆمەڵی کۆمپانیای نەوتیا و هێنانی بۆیەوە بەرهێنان بکەن لە کەلگە نەوتەکانی کوردستانە بەسەر بەخۆ لە حکوومەتتی فیدراڵی عێراق و تا حدێکی زۆر بەیاخیبوونیش لە حکوومەتتی فیدراڵی عێراق ئەمە سەری کێشا تەتەوری کرد بۆی لە ساڵی 2014 حکوومەتەکەی مالیکی بەشە بوجە لە کوردستان ببڕێ ئێتر لەو ڕۆژەوە هەتا ئەمڕۆ هەرێمی کوردستان نەیتوانیوە تەجاوزی ئەو گیر و گرفت و ئاستەنگە داراییانە بکە کە بەشە بڕینی بوجەکەی لە بەغداوە بۆی دروست کردووە هەموو ئەو چارەسەریانش دۆزیانەوە بۆ ڕێخستنی علاقەی دارایی بینی هەولێر و بەغدا لە دوای 2024 تا ئێستا هەم چارەسەری کاتی و نیوە ناچڵ بوون و هەم چارەسەرێکیشنە بۆ قابلیەتی جێبەجێکردنی هەبێ بە تەواوەتی و قابلیەتی بەردەوامی هەبێت. بەڵێ کاک محەممەد وەک باز دەکرێت هەموارکردنەوەی بودجە لە ئەنجومەنی وەزیرانە تا ئێستا سونەکانیش لە لایشکەوە یەکلایی نەبوونەتەوە لەوەی کە سەرۆکێک بۆ ئەنجومەنی نوێنەرانی عێراقدانێن بە یەکلاییکردنەوە بە ئەگەر ڕژنووسەکە لە ئەنجومەنی وەزیران ڕەوانی پەرلەمان بکرێت و لە پەرلەمان لە ماوەی داهاتووە پەسەند بکرێ ئایا ئەم گرفتانە بەڕادەیەکی زۆر چارەسەر ئەکرێت؟ ئەگەر ئەخماوە تۆ چۆن پەسەنەکرێ ئەو هەموار ئەبێت و چۆن نەبێ ئەمە هێشتا بەڵێ مە بەسم ئەگەر ئەو بڕگەیتیا بکات مەسلەی موچە دوور بخرێتەوە لە هەموو ناکۆچی و گرفتە سیاسەکان بۆ نمونە ئەمە ئۆکەی خۆی ئەمە نابێت پشت بە نیەت باشی بەسینیا پشت بۆ بەست ئێمە حەز لە چیەکەن خەڵکی بابلە نوێنەرەکانی هەرێمی کوردستان تەعامل لەگەڵ نوێنەری پێکاتەکانی دیکەشاکەن لە بەغا لە علاقە و مفاوەزاتان لەگەڵ ئەوانە هێندەی من بزانم شاندی سیاسی حکوومەتتی هەرێم و کابینەکەی سەرۆک وەزیران سوودانی ڕێککەوتون لەسەر ئەوەی هەموارەکە چۆن بێت و بەلای زۆر لە ئەنجومەنی وەزیران شاتێ ئەپەڕێنرێ بە ئاسانیە چێتە ناو پەرلەمانەوە ئایا لە ناو پەرلەمانە کێشە بۆ ئەو بەندانە دروست ناکرێت کە علاقەی بە بەشە بوجێ هەرێمی کوردستان ئەگەر ڕێکەوتنی سیاسی هەبێت بەڵێ ڕێکەوتنەکە و هەموارکردنەکە بە جۆرێک بێ بەشە موچەی خەڵکی کوردستان بخرێتە دەرەوەی مەعادلەی 12.67 لە سەتی ئینفاقی فعلی کێشەکان تا حدێکی زۆر چارەسەرە بێ جەوێک دروست ئەبێ کە موچە خۆرانی کوردستان هەمیشە هەموو مانگە لە کاتی خۆیان بدرێت کە ئەمەش کرا ئۆتۆماتیکی بڕێکی زۆر لە کێشە دارایەکانی کە بۆخۆی بە ئاسانی چارەسەر حەمەدەگەر ئەمە کرا گرفتەکانی تریش قۆناغ بە قۆناغ بەرەو چارەسەری ئەڕات بزەبت خۆی هەر ئەبێ وابێت تۆ ناتوانانی ئەم هەموو کێشە بەڕۆژێک چارەسەر بکەی بەڵام ئەگەر تۆ هەنگاوی یەکەم ئەم کێشەیە دارایە چارەسەر کرد نیازپاچێکە بێ لە نێوان هەردوولا ئەو وەختە دەرفەت بۆ دروستکردنی نیازپاکی دروست ئەبێ و ئەو وەختە ئەو فشارانەی لەسەر حکوومەتتی هەرێم و وەزعی هەرێمی کوردستانەیە کەمترە بێ و ئەو وەختە بوار دروستە بێ بۆی مامەڵە لەگەڵ کێشە نەوتیەکانی شابکەن و مامەڵە لەگەڵ کێشە سیاسی و سنووریەکانی دیکە شابکەن بەڵام بەگشتی ئەمە با بڵێن کلیلی دەستپێکردنی پرۆسەیەکی دوور و درێژ و ئاڵۆزە ئەگەر بەمە لەما سەرکەوتوو بن لە هەموارکردنەوەی سەرەتای ڕێگاکەیە کاک محەممەد تا حدێکی زۆر هەنگاوێکی باشە لە بڕینی ڕێگەکەت بەڵێ کاک محەممەد باس لە نەوت کرد زۆر جار بەرپرسانی هەرێم باز لەواکەن ئەڵەن کاتێککە نەوتەکە بەدەست خۆمانەوە بوو ئەمان فرۆشت موچەمان ئەیە هەرچەنە پاشەکەوتە بوو جارجارە دواکەوتن هەبوو بەڵام ئەو موچەکەمان ئەیە بەڵام ئێستا لەگەڵ بەغدا ڕێکەوین بەڵام سێرەکەی موچەکە نانێرێت وڕات چیە لەسەر ئەمە وەک ئەزانین کە نزیکەی 10 ساڵش ئەم کێشانە هەیە لە نێوان بەغدا و هەرێمی کوردستانە بۆچی چارەسەر ناکرێت؟ ئەوەی کە هەردوو لە ئەوەی بەرپرسانی حکوومەتتی هەرێم ئێڵن ئەوشی بەغدا ئەڵێ هەردوو لایەن هەرڕاستەکەن فعلەن تا حکوومەتتی هەرێم خۆی نەوتێ فرۆشت ساڵانە لە 450 تا 500 میلیۆن دۆلاریان دەستەکەوت لەسەر بەخۆ نادەکرد کردن و فرۆشتنی نەوت ئەمە لەگەڵ داهاتە ناو خۆیەکانە وایە کردلانی کەم بە هەر نەوەکەی شتێک لە موچەدا بەش بکەن ئەگەر بە پاشەکەوتۆ بێ بە لێبڕینەوە بێ بە هەر شتێک تۆ ناوێنی کێشەمان ئەو نیە بەڵام با بڵێن سەرچاوەیەکە بۆیان توانی موچەی پێدا بەش بکەن ئێستا لە دوای ئەو گۆڕانکاریانی ڕوویدا و حکومەکەی دادگای نێوبژیوانی ژووری بازرگانی پاریس حکوومەتتی هەرێمی کوردستان نایڵن نەوت فرۆشێ و ناڵن تەعامل بە نەوتی خۆیەوە بکە ناڵن نەوت هەنار دەبکە ئەم وای کردووە حکوومەتتی هەرێمی کوردستان 100% پشت بە بەغدا بوەسێ لە ڕووی داراییوە بەغداش ئەڵێ باشە بەسەر چاوم بەشە بوجەی خۆتە دەمێ بە پێی یاسای بوجەی 2023 و فعلەن ئەوەی کە کردیان لە ساڵی ڕابردووە بەشە بوجەی حکوومەتتی هەرێمیان نات بە پێی دەقی ناو یاساکە
بەرپرسانی بەغا و بە تایبەتی وەزیری دارایی عراق ئەڵێ من بەپێی قانون تەعاملەکەم من ناتوانم لە قانون یاخی بم و ئەوە ئەنێرم بۆ حکوومەتی هەرێمی کوردستان کە لە ناو دقی یاساکە دیاری کراوە یاسای بووجە و هەر ئەوەشی کرد بەڵام ئەوەی کە کردی کەم بوو بەشی ئەوەی نەکرد حکوومەتی هەرێم بە فولی هەر 12 موچەکەدا بەش بکات لە ساڵی ڕابردووە ئێستا ئەوە کێشەکەی دروست کردووە بەگشتی گرفتی حکوومەتی هەرێم لە ناو یاسای بوجێ 2023 و نەک ئەوەی ئێستا مەسەلەن بڵێ خەتای لایەنی سیاسی کێشەکەی سیاسی نیە تا حدێکی زۆر قانونیە بەڵام ئەکید ناکۆکە سیاسیەکانە و کێشە قانونی دروست کرد بۆیە حکوومەتی هەرێم لەو ڕۆ ڕاستەکە تا خۆیان نەوتیانەفرۆ سەرچاوێکی باشی دارایەن هەبوو مانگانە ئەستا و سەرچاوانە لە دەستداوە فول پشتیان بە بەغدا بەستووە بەڵام بەغداش بەپێی یاسا تەعاملیان لەگەڵاکە کە ئەم یاساس بە جۆرێک بەشە بووجە بۆ کوردستان دابینەکە کەم و کوڕیتایە ئەو کەم و کوڕی ئەوە بوو لە ساڵی ڕابردووە تێچۆکەی سێ موچەخۆرانی هەرێمی کوردستان بوو و ئەکید کەرتی تایبەت و بازاری ئێستا حاڵی حاضر ئەم دەقە زۆر بە قورسی باجی ئەو بێموچەی و کەمی پارە ئەدا لە ناو بازارەکانی کوردستانە دروست بووە. کاک محەممەد ئێمە لە موچایمەنینەوە من دو پرسیارەکەم ئەگەر سۆما پرسیاری نەبێت بڕیارە ئەمڕۆ سەر لە نوێ ئەنجومەنی نوێنەرانی عێراق کۆبێتەوە بۆ دیاریکردنی سەرۆکیشی نوێ لە کاتێک لایکردنەوەی ئەم پرسە ئایا نردنی پارە کاریگەری بێت زووتر بگا لەم هەفتەیە بۆ لیستی موچەڵەت بۆ من مەسەلەی ئەنجومەنی نوێنەران و هەڵبژاردن و دیاریکردنی سەرۆکی ئەنجومەنی نوێنەرانی عێراق بە قەنەعەتی من لەو ڕۆوە مهمە کاریگەرە بۆ مەسەلەی خەڵکی کوردستان کە یارمەتی پرۆسەی هەموارکردنی یاسای بوجێدا بە خێراتر بە باشتر لەو ڕۆ زۆر گرنگە ئەگینا مەسلەی نردنی 680 میلیارد دینارەکە بۆ هەرێم لەسەر درا و لێکلا بۆتە مەسەلە هەر ڕۆتینات و ئیجراعاتی بیرۆکراسی و ئیداری ماوە ڕەنگە ئەمڕۆ یاسبێ لە نەتیجە ئەو پارە ئەکیدیە باشە تازە بۆ مانگە هیچ بەڵام بۆ مانکانی تر کاریگەریە بێت لەسەری ئەم مانگە و 680 میلیارەیەت ئەکیت مانگەکانی دیکە دوو حاڵەتە یا هەم ئەوەی 680 میلیاری کەمان بۆیت بە پێی ئەو معادلەی هەموارکردنەوەی لە ئینفاقی فعلی یاخود بە پێی هەموو یاسای هەموارکراوی بووجە ئەو وەختە ڕەنگە 900 میلیارد بێت بۆ خەڵکی کوردستان ڕەنگە زیاتر یا کەمتر نازانم بەڵام خۆی ئیسا ئامانج لەم هەموارکردنەوە ئەوەیە سەقفی بەشە بووجەی هەرێمی کوردستان بەرز بکرێتەوە ئەو لیمیتە نەهێڵرێت یان با بڵێن موچەخۆرانی هەرێمی کوردستان بخرێتە دەرەوەی ئەو معادلەی 12.67 ئەگەر لەما سەرکەوتوو بن بەلای زۆر و مانگەکانی دیکە ئەبێ زیاتر بێت لە 680 میلیارد دینارەکە بەڵام ئەگەر هاتوو سەرکەوتوش نەبوون لە هەموارکردنەوەی یاساکە لانی کەم ئەوە مسۆگەرە لە مانگەکانی دیکە 680 میلیارد دینار یا زیاتریە چونکە ئەم معادلە شتێکی سابت نییە ئەگەر بێت و دەوڵەتی عێراق خەرجی زیاتر بکە بودجێ وەبەرهێنان و شتەکانی دیکەی زیاتر بکە ئەو وەختەم 680 میلیارەش ئۆتۆماتیکی زیادەکە ئەمان لە سەر حسابی ئەو خەرجیانی پلانیان بۆ داناوە بۆ مانگیەکی ئەم ساڵ 680 میلیاریان دیاری کردووە بۆی ئەم بڕە ڕەنگە تۆزێک زیاتر بکە یا تۆزێک کەمتر بکە بەڵام کەم و زیادەکە هەمیشە سنووردارە ئەگەر یاساکە هەموار نەکرێت هەڵبەتەوە کەزانی کاک محەممەد قسەکردن لەسەر بابەتی کێشەکانی نێوان هەرێم و بەغدا و چارەسەرکردنیان و موچە بە هەمان شێوە بابەتی گەونە دوور درێژە کۆتایی نایە بەڵام لەبەر کاتی پرۆگرامەکەرەوە نەتوانین زۆر سپاس بۆ زۆر بەڕێز محەممەد حسێن پسپۆڕی ئابووری سپاس بۆی کەم بەیانیە لەگەڵمانە بۆ کەمەڵی زۆر فەدەین سپاس خێر بن سەرکەوتوو بن خۆشحاڵ بوو.